جموجۆڵ و پەیامی لایەنە سیاسیەکانی عێراق بۆ ئێران گەرمتر بووە. ئەوەش پەیوەندی بە ساڵیادی کوژرانی قاسم سولەیمانی و هەڕەشەی میلیشیاکان بۆ سەر حکومەتی ناوەند و بەرژەوەندیەکانی ئەمریکاوە هەیە. میدیا عەرەبیەکان بڵاویان کردەوە شاندێکی حکومەتی عێراق سەردانی ئێرانیان کرد و شاندەکە لەلایەن ئەبوو جیهاد هاشمیەوە سەرۆکایەتی دەکرێت کە بەرپرسی نووسینگەی عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی پێشوو بوو. مدیر کل آژانس، معاونین آژانس. سعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران بە بێ ئاشکراکردنی ناوەڕۆکی سەردانەکە ئاماژەی بەوە کرد تاران پێشوازی لە شاندەکە کردووە کە پەیامێکی مستەفا کازمیان پێبووە. وتیشی کاری هاوبەش و هەماهەنگیەکی بەردەوام هەیە لە نێوان تاران و بەغدا. سعید خەتیبزادە ئەوەشی وت ئێران نایەوێت پشێوی لە ناوچەکە دروست ببێت، لە هەمان کاتدا بە هەموو هێزێک بەرگری لە ئاسایشی خۆی دەکات و خوێنی قاسم سولەیمانیش بە فیڕۆ ناچێ و لە کاتی خۆیدا تۆڵەی دەکەنەوە. ڕۆژی شەمەش موقتەدا سەدر داوای لە ئەمریکا و ئێران کرد عێراق دوور بخەنەوە لە ناوکۆکیەکانیان و شکۆ و سربەخۆیی حکوومەتەکەش بپارێزن. ڕاشی گەیاند عێراق و عێراقیەکان بەشێک نین لە ململانەکان. پێشتریش ئەبوو عەلی عەسکەری بەرپرسی ئەمنی گروپی حیزبوڵڵای عێراق ڕایگەیاند هەمووەگەرەکانی سەرهەڵدانی شەڕ لە ئارادایە و داوای لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کرد ئارامگریان تاقین نەکەنەوە. بەرەبەیانی ڕۆژی 3 مانگی 1 ئەمساڵ لە هێرشێکی ئاسمانی ئەمریکا لە بەغدا قاسم سولەیمانی فەرماندەی سوپای پاسدارانی ئێران و ئەبوو مەهدی موهەندیس جێگری سەرۆکی حەشدی شەعبی و ژمارەیەک سەرکردەی تری هەردوو لە کوژران. لە ئێستاشدا کە ساڵیادی کوژرانی قاسم سولەیمانی نزیکە چاودێران هۆشداری لە گەری ڕوودانی شەڕ دەدەن لە نێوان ئێران و ئەمریکا.